ئەو کاتت باش مامۆستا. ئەلۆ باش مامۆستا. چۆنی کاکە باشی برا؟ وەڵا باشم. مەخسێ دووسێ دەقە مامۆستا. ئەلۆ بەڵێ بەڵێ گوێم لێتە مامۆستا. ئەمە گوێم لە تونە برام گوێ دەدەم ئەڵۆ. نانە گوێت لە منە. ئەلۆ بەڵێ بەڵێ گوێم لێتە مامۆستا. ئەمە گوێم لە تونە برام گوێ دەدەم ئەڵۆ. نانە گوێت لە منە. ئەلۆ بەڵێ بەڵێ گوێم لێتە مامۆستا. ئەمە گوێم لە تونە برام گوێ دەدەم ئەڵۆ. نانە گوێت لە منە. ئەگەنا کو دەرەی ئەلوو. بەرێ گوێت لێمەوە بزانم. مامۆستا گوێم لێتە مامۆستا. تکایە. گوێت لێمە لەبەر هەندێک جوابی شت داوە. مامۆستا پرسیارێکم هەبوو تخوا بەس بە هیوام ئەتوو فتوایەکت دایە. ئەمە کەسێکی ئاژەڵ دۆستم ناوم قادر نادرە. ئەمە لە ناو مؤتەمەری مە ئێستا حالیان گوێ لێ ناتوانم ببوورە. کەسێکی ئاژەڵ دۆستم ناوم قادر نادرە. ئەمە لە ناو مؤتەمەری مە ئێستا حالیان گوێ لێ ناتوانم ببوورە. کەسێکی ئاژەڵ دۆستم ناوم قادر نادرە. ئەمە لە ناو مؤتەمەری مە ئێستا حالیان گوێ لێ ناتوانم ببوورە. ئەی کەی دەتوانی؟ اجتماعم هەیە لە ناتوانم مەڵە. یەک دقە کەی دەتوانی؟ قەپاتی کرد ترسنۆک ئەزانێت کەتنی کردیە ئەوە فتوای کوشتنی سەجیدایە و یەکێک ئەو زانیارێن لای من هەیە یەکێک لە مسیار بازەکانە باشە؟ ئەوە گۆ دەرێ مؤتەمەر دەرێت جێم لە دەنگتنی تەمەشای ئەوە هەموو لە ترسیانە لە ترسانە لەبەر ئەوی دەزانی هەموو ژیانی کەتنە ئەمن کەتنەکانی دەزانم. قەپاتی کرد کاشکم دەرێجێنە دوای دەرێ مؤتەمەرم بەڕێزان سیرکەن ئەوە ئەڵێ ئەگە سەگە کار بوو کە کەس نازانی کو هارە و کو میهرەبانە هەموو سەگێک هار نییە بەس کە ئەو مەلایەنە دەرێن سەگ ئیتر ئەو خەڵکە نییە ئاوا دەچن نییە دایک دەکوژن فەرخەی دەبەن چاویان کوێ دەکەن دەیان سوتێنن لاقیان دەشێن بەڵام وەرە بە ئەوە بڵێن کاکە ئەوە سەگێک هارە پڕدەداتە ئینسان ئەدی چ لەو بەرپرسانەی پارتی و یەکێتی دەکەی کە سەدان و هەزاران کەسیان ئەشکەنجەدا ئازاردا کوشت تیرۆر کرد بە ئەو میلەتیان برسی کرد لۆ ئەو مەلایەنە غیرەتیانە بڵێ ئەو بەرپرسانەش کە پڕ دەدەنە خەڵک دەبی لە ناو بچن جورئەتیان هەیە بەس دەرەقەتی ئەو ئاژەڵە بێ زمانانە دێن ئەوە ئیشی مەلا ئەوەیە ئەگەر بڕیاری کوشتن دەدەبی بڕیاری کوشتنی لە ناوبردننی ئەو بەرپرسە دەزانش بدەن بەڵام لەبەر ئەوەی سەگ بێ زمانە بێ پشت و پەنایە دایانوێرنێ بەڵام ناوێرنە ئێو ئینسانانە لە ئینسان پیستر هەیە ڕۆژانە بە ملیۆنەها ئاژەڵ ئەزیەت بدە هەر لۆزۆق لەسەر تاسەری دنیاە سەتان و هەتی خۆراکی لەسەر ئاژەڵە بەڵام یەک ئاژەڵ بچووکترین ئازاری ئاژەڵ بدا مرۆڤ بدا دڕندەیە لە کاتێکدا هەمومان دەزانین هەر ئینسان بەکەم سەگدا دەچی لی دەدەن ئازاری دەدەن فەرخیان لە دایک دەبن ئەو پڕی بێ وجدانی دەیان سوتێنن لاقیان دەبڕنەوە لاق و دەستیان دەبڕنەوە چێ لۆ نوشتەی هەموو شتێک شەرعی پێ دەدەن بەڵام یەک سەگ ئەگەر دیفاع لە خۆی بکاتن کە لێیان تێک چووە لە کورد بۆ لە ئەوروپا لە سوید لە 95ەوە بۆ ئێستا 2022 ئەوە راپۆرتێ بڕۆن لە گوگل و خۆتان سیرکەن 13 حاڵەتی پڕدانی سەگ هەبووە 1 ملیۆن سەگژێ لە کوردستان 5,000 سەگ هەیە غەڵەتی مامەڵەی ئینسانەوە دەکات سەگ پڕدات